ئەو بینایی دروستەکرێت لەسەر ڕووبەری دوو دۆن زەویە لە سیتەکە سیتەک هەڵبژێراوە لەبەرەوەی بەهۆی ئاوهەوایەکی گونجاوی هەیە شایستەیە بۆی ماڵی بە ساڵاتچوانی لێ دروست بکرێت و بڕێ و پارێش تەرقان کراوە 325,000 دلارە. ئەلبەت هیمەتەکەن ئەگەر بشتوانن زیاتریش بێتەوە. زۆر زۆر سپاسی ئەم خانەوادە بە ڕێزایەکەی نمونەیان زۆر بێت. ئەمێنێ ئەویش سوود لێوەرەگرین. ئێستا ئێمە لە بەرنامەمانە بڕیارمان داوە بە هاوکاری وەزارەت ماڵی بە ساڵاتچوانی پەککەوتە دروستەکەین کە لە سلێمانیا یەکەم جارە وەڵا لە هەرێمی کوردستانی شا یەکەم جارە ماڵێکی سەربەخۆ بۆ بە ساڵاتچوانی پەککەوتە دروستەکرێت. واتە ئێمە ماڵی بە ساڵاتچوان لە سلێمانیا بێتە دوو ماڵی بە ساڵاتچوانی ئاسایی ماڵی بە ساڵاتچوانی پەککەوتە بۆیە بە دڵنیاییەوە دوای دروستکردنی ڕاستەوخۆ بەکارێ هەندێت. ئەو بینایی کە ئێستا هەمانە وەکو مامۆستا کوێستان فەرمووی بیناکە کۆنا و لە کاتی خۆشیە کە دروست کراوە زۆر ڕەچاوی تایبەتمەندێتی بە ساڵاتچوانی تیان نەکراوە بۆیە ئەمەی کە ئێستا ئەکرێ گونجاوترە لەبارترە لەگەڵ ئەو تەمەنە لەگەڵ پێداویستیەکانیان لەگەڵ خواستەکانیان و شوێنەکەش کە هەڵبژێراوە سیتەک شوێنێکی زۆر زۆر گونجاوە بێ بۆ ژیانی بە ساڵاتچوان لەوێت.